يعني نمونەیەکتان بۆ بینمەوە ئەمە لە گەڕەکە چی بووین لەو گەڕەکە بلێن عەرەبان کە دەیرێم خانووەکەی ئێمە سێ ژوور بوو بەڵام کاریتە بوو هەموو پایزانیش دەبا سواق بدرێتن سواقیان دەدا مەسەلەن مەزەخەیەکمان هەبوو ئەمە دیارە زۆر بەختەوەر بووینە لە شێستەکان مەزەخەی ئاومانە بەدەستی ئەویان دەکرد ئەچکاو لە هەم ئەوەکە زۆر باش نەداها لە گەڕەچە سێ حەسارمان بەرامبەر بوو ئەو سێ حەسارە ئەوزە بۆ خانیە یعنی خانیەکی ئاوا بەسیل بوو کەرپوز بوو دەم سواق دەدرا و کاریتە بوو کەسی دەیانگۆ خانی قاپی باغلەمەیە هەولێریانە على ئەساس سربەخۆیە لە بەرامبەرمان سێ حەسار هەبوو هەر سێ حەسار شانیاندا بۆ یەکتری هەر حەسارێک مەسەلەن دا ژووری هەبوو یانە چینێ هەشت ژوور دە ژووری هەبوو هەر ژوورێک عایلەیەک بە کامیلی تیا دەژیا بەیانیان ئەو ژنانە سڕیان دەگرت لەسەرەوە یەک بەلوعی هەبوو یەک تەوارەتیە بوو پیاوەکان دەچوونە مزگەوتێ بۆ دەم و چاشتن یعنی بەڵام هەموو پێکەوە وەک یەک عایلە وابوون هاوینانیش کە دەچوونە سەربانی لە سەربانی چیغی هەبوو هەر چیغێک لۆ عایلەیەکی لەنا ئەو چیغانە جارەوە بۆ هەموو کۆ دەبوونەوە لە یەک جێ و قسەیان دەکرێەوە تا خەویان دەهات و ژیانێکی زۆر ساکار و سادە و قورسیش بوو بە شێوەیەکی گشتی خەڵکەکە وەکو یەک دەژیان هەتە زۆر لەوانەی لەو حەسارانە دەژیان کرێکاری دەکرد مەیدانی عەمەلان هەبوو لە بن قەڵاتێ لە ناو دەسەسڕ هەبوو نانی لە ناو دادەنا لەگە سەرکە پیازێک شتێکی دەچوو ڕادەوەسا جاروە بوو نیان دەبرد لە بۆ عەمەلاتی لۆ ئیشێ دەهاتەوە دری تون بوو جارەوە بوو لە گەشتەکەی بەشەر داهات ئیتر ژیانێکی ئەوە کۆڵەمەرجی هەبوو بەڵام ئێستا هەڵبەتە دیارەکە ئەو پێشکەوتنە زۆرەی ئێستا خەڵک لە خۆشی داژی بەڵام لە ناوەوەی خۆیدا هەمووی لە سیراعێکە لە ئاژاوەیەکی ناوەوەی خۆیتی لەگەڵ خۆی ئەوە نییە بلێن وەکو خۆی وان نیشان بدا کە ئینسانێکی بەختەوەرە